بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش لە بۆ پەروەردگاری مەزن درود و سڵاو بۆ پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆ یار و یاوەر و تەواوی شوێنکەوتوانی ئازیزان و بەڕێزان هەموو ئەو مامەڵە و ئەو ئەخلاقە جوانانەی باسەکەین لەو ئەڵقانەی کە لێرە پێکەوە بووینە تەرکیز بۆ لەسەر ئەوەی چۆن لە خاڵێکی دیاریکراو جوانترین تەعامل و مامەڵەمان لەگە خەرچی هەبێتن لەگە ئەو خەڵکەی هەبێتن تا فعلەن هەم پاداشمان بگاتێ هەم ببینە خێر لە بەوان و هەمیش ئەو ئیسلامە جوانە بناسێنین کە بریتە لە ئەخلاق و ڕەوشتی بەرز یەکێکی دیکە پەیوەندی بە خۆمانەوە هەیە خۆمان وەکو پێغەمبەر درود و خوای لەسەر بێ ڕابینین هەموو کاتێک ڕەفتار و ڕەوشتی نمونەییمان هەبی مرۆڤ ڕاستن لەوانەیە هەموو کاتێک نەتوانی بەس ئەمە هەوڵ بدەین چۆن هەموو کاتێک لە هەموو شوێنێک لەگەر هەموو کەسێک چۆن دەتوانین نمونەییترین ڕەفتار پێشکەش بکەین حەزرەتی عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەگێڕیتەوە دەرێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەر بە سروشت بە فیترەت زمان پیس نەبوو نەک هەر زمان پیس نەبوو هەوڵی زمان پیسیشی نەدەدا لە بازاردا پێغەمبەر کە دەڕۆیشت صلی الله عليه وسلم کەسێکی بەژاوژا و دەنگ نەبوو ئازا ئەخلاقێکی نمونەیی بووە زمانی قسەی قێزەون و پیسی تێدا نییە بە زمان بە سروشت نە زمانی پیس بووە نە هەوڵیشیدایە زمانی پیس بێ لە بازاڕیش کەسێکی هێمن ئارام قەت ژاوەژا و دەنگەدەنگی نەکردیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ قەت وەڵامی خراپەی بە خراپە نەدەدایەوە بەڵکو کاتێک خراپەیان لەگەر دەکرد بە عەفو لێبوردنەوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ وەڵامی خراپەکانی خەڵکی دەدایەوە ئەو ئەخلاقە جوانانە کە دەڵێن ڕەوشتی نمونەیی باسی ئەو شتە جوان و سەنگینانە ئەکەین هەر هەمان ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە دەسار خزمەتی پێغەمبەری کرد درودی خوای لەسەر بێ دەفەرمێ 10 ساڵ خزمەتی پێغەمبەری خوام کرد صلی الله عليه وسلم قەت ئۆفەچیشی پێ نەگوت یعنی بای ئەوەندەشی پێ نەگوتم برێ ئۆف داوای هەر شتێکیشم لێ کردبی یان هەر شتێکیشم کە کردبیت پێغەمبەر درودی خوای لەسەر بێ نەیدەفەرموو بۆچی کردت وازیشم لە هەر شتێکی نابی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ نەیدەفەرموو بۆچی وازت لێ هینا یان بۆچی ئەنجامت نەدا چەند جوان پەروەردەی کردیە ئەخلاقێک تەدەخولی ئیشی وی نەکردیە ئازادیەکی دایتێ بە ئەخلاقی خۆی شتەکە جوانە هان هەڵە بژێری و خراپەکانیش لێ دوور ئەکەویتەوە زادرێ ئەو ڕەفتارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنەسی کوڕی مالک کە خزمەتکاری بووە تەنها وە نەبی لەگەر ئەنەسی وابووبی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەگەڵ هەموو کەسی وابووە حەزرەتی عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ هیچ کەس هێندەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەوشت جوان نەبوو هەر هاوڵێک یان کەسێکی خانەوادەکەی دعوەتی کردبا لە بۆ هەر شتێک یان بانگهێشتی کردبا وەڵامی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بوو دەیفەرموو لەبەیک لە خزمەت دامە چه ئەخلاقێکی جوانە لە بۆ هەر شتێک داوا لێ بکرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوە وەڵام بداتەوە یەکێکی دیکە جەریری و کە کوڕی عەبدوڵڵا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لەو ڕۆژەی موسڵمان بوومە قەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگری چوونە لای لێ نەکردوم ئەوە چه ئەخلاقێک هەر کاتێک ویستبم بسمە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگر نەبووە هەموو جارەکانیش کە چوومە لای جاری وایە نەفەرێک لێ ئەگەڕێ بچێ لای بەس کاتێک چوویە لای لەوانەیە بە ئوسلوبێکی ناخۆش بە ڕووگرژی تەعامل لەگەر بکە دەرێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم وێ ڕای ئەوەی قەت ڕێی لێ نەگرتم بسمە لای لە هەمان کاتیشدا هەموو جارەکانیش لەگەڵم بە خەندە و پێکەنین بووە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ جابر دەفەرمێ سوعبەت و گاڵتەی لەگەڵ هاوڵانی دەکرد تێکەڵیان دەبوو گفتوگۆ و قسەی لەگەڵ دەکردن سوعبەتی لەگەڵ منداڵەکانیشیان دەکرد لە ژوورەکەی منداڵەکانی دەهێنان لە ژووری خۆی لە حوجرەی خۆی دایدەنیشاندن بە پیر بانگەوازی ئازاد و کۆیلە و کەنیزەک و هەژارانیشەوە دەچوو لەو پەڕی شاری مەدینەوە سەردانی نەخۆشانی دەکرد عوزر و پاساوی خەڵکی قبول دەکرد
هەر کەسێک دعوەتی بکردبا لە بۆ هەر شتێک بانگی کردبا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە پیر بانگەوازەکەیان دەچوو ئەگەر کەسێکیش عوزری لە بۆ هیناباوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ عوزرەکەی قبوڵە کرد لە خەرچی بە هەنجەت نەبوو لێرە بووە لەو سەری مەدینەی کە کەسێک نەخۆش بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەردانی کردیا منداڵەکانی هیناینە گەمەی لەگەر کردینە لە ژوورێ دایناینە هەروەها ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ هەر کەسێک بۆ قسەکردن خۆی لە گوێی پێغەمبەر صلی الله علیه وسلم نزیک بکردایەوە سەری خۆی لێ نزیک دەکردەوە گوێی لێ دەگرت یعنی مەبەستی ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەکرد بەو شێوازە کاتێک هەر کەسێک لە هەر ئاستێک بواە دەیانویست قسەی لەگە پێغەمبەری بکەن صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا سەری لە بۆ شۆڕ دەکردنەوە گوێی لە قسەکانیان دەگرت تا کابرا سەری لا نەبردبا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ سەری خۆی لە کابرایەکەی دوور نەدەخستەوە هەر کەسێک دەستی پێغەمبەری بگرت با درودی خوای لەسەر بێ خۆشەویست صلی الله علیه وسلم دەستی بەرنەدەدا تا کابرا دەستی پێغەمبەری بەرنەدا یان دەستی خۆی نەکردباوە چونکە هەندێک جارە دەستبەردان تعبیرەکە لە بەری بوون نا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەستی دەگرت ئەویش دەستی کابرای دەگرت بەو پەڕی ڕێز و محەبەت و خۆشەویستەوە هەتا کابرا دەستی خۆی نەکردباوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی نەدەگرتەوە ئەنەسی کوڕی مالیک حەد باسی ڕفتارێکی دیکەی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم کە گوتمان ڕفتاری نمونەیی باسی شێواز و سادەی دانیشتنی خۆشەویستمان دەکاتن صلی الله علیه وسلم دەفەرمێ قەت نەبیندراوە بە جۆرێک دابنیشیت ئەژنۆی یعنی چۆچی بەرزتر و لە پێش ئەژنۆکانی هاومەدریسەکەی بیت کە دائەنیشت چۆچی خۆی برنتر نەکرد لە ئیوی گەیشت بە هەر کەسێک دەست پێشخەری دەکرد لە سڵاوکردن یعنی ئەوە نەبوو بەخۆی شەرم بی گەیشت بە هەر کەسێک ئەو پێشتر سەلامی لە نەفەرەکەی کرد هەر کێشکەش بایە زووتر تۆقەی لەگەڵ هاوڵانی دەکرد و دەستی لە بۆ درێژەکردن تا تۆقەیان لەگەر بکە قەت قاچی لە ناو هاوڵانی ڕانەکێشاون پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە تەنگەبەری بۆ هەی بە جۆرێک تەنگەبەری بۆ هیچ کەسێک دروست بکاتن هەر کەسێک چوو بالای پێغەمبەری درودی خوای لەسەر بێ ئەنەس دەفەرمی ڕێزی دەگرت هەندێک جار جلکەکانی خۆی دائەنان بۆی ڕادەدەخستن تا لە دابنیشن بالیف خۆی وێ ئەداوە تا ئەوانیش لەسەری دابنیشن ئەگەر کابرا ڕازی نەبوایە خورتی لێ ئەکردن تا ئانیشک لەسەر بالیفەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بداتەوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە بانگی نەفەرەکانیشی دەکرد چ ناز ناوێکیان بەلاوە خۆشە بەو نازناوە بانگی دەکردن ئەمەش وەک ڕێزێک چونکە ئەها هەندێک جارە نازناوێکی کەسێک هەیە نازناوێکی تایبەتی هەیە حەزی لەو نازناوە تایبەتیە لەبەر ئەوەی دری ئەو نەفەری پێخۆشە بوو پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بەو نازناوانە بانگی دەکردن کە ئەوان دریان پێخۆشە بوو قسەی بە هیچ کەس نەدەبڕی ئللا یەک حاڵەت هەبوو کەسێک ئەگەر پەلەپەلی کردبا یان کەسێک سنووری قسەکانی بەزاندبا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە نەهی کردن پێی دەبڕی یان کۆتایی بەیانیشتنەکە دەهێنا و هەڵدەستا یعنی چەندی قسە کرابە پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێ ئەگرت قسەی کابرای نەئەبڕی بەس ئەگەر زانی بای کابرا سنوور دەبەزینی یان پەلەپەل یەکاتن ئەو کاتی فەرمانی پێکرد کە ئەو قسانەواز لێبینی یان بە هێواشی هەرەسا مەدریسەکەی بەجێ دێشت پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەر لەسەر ئەخلاقەوە دەرێ نوێژەکەی کورد دەکردەوە پێداویستی دانیشتێ پێغەمبەر درودی خوای لە نوێژەیە نەفەرێک دێ پێداویست و حاجەتێکی هەیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ نوێژەکەی کورتە کردەوە تا بچی پێداویستی کابرایەکەی جێبەجێ بکاتن کە تەواو دەبوو ئەو جا دەگەڕاوە دەستی بە نوێژی خۆی ئەکردەوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەنەس دەفەرمێ لە هەموو خەڵکی بەخەندەتر و لە هەمووان دڵپاکتر و سافتر و دوورتر بوو لە ڕقوکینە دڵێکی پاک خاوین بەو ئوسلوبە جوانە مەگەر قورئانی بەسەر هاتبا خوارەوە یان خەریکی ئامۆژگاری یان خوتبە و وتاردان بوایە ئەو کاتی بە جددی مامەڵەی دەکرد و بە پێخواستی ئاەتەکان و ئامۆژگاری وتارەکە مامەڵەی دەکرد یعنی چی یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم سادە ڕووخۆش بەخەندا بەس ئەگەر وتاری دابایە خوتبەی دابایە جاری وایە لە مەقامی خوتبەی وایە پێویستی بە تووڕەبوون هەیە جاری وایە لەوانە پێویستی بە هێمنی هەبی جاری وایە پێویستی بە جددیات هەبی ئەو کاتی بە پێی موقعەکە تعاملی کرد ئەگەرنە بە پێچەوانەوە لەگە هەموو خەڵکی بەڕێز بە احترام ئەوە بوو زۆر جار ڕەچاوی ڕاگررتنی دری خەڵکی دەکرد کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم لە نوێژی سبەینەیە کرد خزمەتکارەکانی مەدینە بە خۆیان و قاپەکانیان دەهاتنە خزمەتی و بە نیازی تەبەڕوک و بەرەکەت هەر قاپێکیان هێنابایە
پێغەمبەر دووری خوای لەسەر بێ دەستی دەخستە ناوی حتا ئەگەر بەیانیەکی ساردیش بواە مادەم ئەوان دڵیان بەوە خۆشە پێغەمبەر سڵ وسلم دڵی دەدانەوە بە هێواشی قسەی دەکرد حەزرەتی عایشە دەفەرمێ بە جۆرێک بوو ئەوەندە جوان بوو دەتوانی قسەکانی بژمێری حەزی لە گوڵاو و بۆنی خۆش بوو زۆریش بەکاری دەهێنا و هانی مسلمانانیشی دەدا بۆنی خۆش و گوڵاوی بەکاربێنن دەیفەرموو سێشت لە دنیا خۆشەویستی منن هاوژینەکانم بۆنی خۆش و ئاسوودەی دڵ و بەختەوەری خۆشم لە نوێژدا دەبینمەوە کەواتە پێغەمبەر سڵ وسلم چۆن بەخۆی ئەو هاجوامێر بوو خەڵکیشی بۆ ئەو جوامێری و جوانیانە هان دەدا بۆیە نەهی دەکرد فووی لە خواردن بکەن هەروەها فەرمانی دەکرد لە پێش خۆیان خواردن بخۆن بۆشایی دەست و پەنجەکانیش جوان بشۆن کەواتە پێغەمبەر سڵ وسلم لە هەموو هەڵسوکەوتێکی ڕەوشتێکی نمونەیە بوو ئێمەش ئەگەر وامان کردێ بەڕاستی باشترین بەنگەواز بۆ ڕێبازی پێغەمبەرەکەی سڵ وسلم بەکڕی و بەبێ دەنگی تا ئەڵخەی دابێ پێتان دەگەینەوە بەخوای گەورەتانە سپێرین خواتان لەگەڵ